بسم الله الرحمن الرحيم نيابة عن الشعب. دوای پسندکردنی ئەو بەرگە و مادانەی پرۆژە یاسای بودجەی عێراق کە پەیوەستن بە هەرێمی کوردستان لە پشکی بودجە و نەوت و داهاتەکەی و وردبینی تیایدا بەتایبەت بڕگەی 8 لە مادەی 14 کە بۆتە هۆی ئەوەی جارێکی دیکە بانگەوازی تەخوین لە نێوانی پارتی و یەکێتیدا سەر هەڵبداتەوە. التصويت على المادة 14 مقترح اللجنة ثامنا تصويت. پارێزەرێکی یاساییش دەڵێ قەوارەی هەرێم دەستوریە و هیچ مەترسیەکی لەسەر نییە. ئەوەی باز دەکرێت پارتی و یەکێتین دەیانەوێت سیاسەتی خۆیان بسەپێنن. ئێمە لە یاسادا سێ پلەمان هەیە. دەستورمان هەیە کە داچی هەموو یاساکانە لە سەرووی هاڕمەکەیە لە پلە بەرزەکەیە. ئەو دەستورە سیستەمی وڵات دادەڕێژێ، سیستەمە ئابوووریەکەی، سیستەمە سیاسیەکەی، سیستەمە فیدراالیەکەی هەموو دادەڕێژرێتن لە پاشان دێنە سەر یاسا ئەوەیە کە پەرلەمان دەری دەکاتن. ئێستاکە ئەو یاسای موازنەی کە دەرچووە ئی بودجە تەنها بۆ ساڵەکە. ئەو مادە و بڕگەیە کە باز لە بۆ 3 ساڵە تەنها یعنی مادەکە هیچ کاریگەری نیە لەسەر قەوارەی هەرێمی کوردستان بە هیچ شێوەیەک. هەڵمەتە ڕاگەیاندنەی کە دەکرێت لە نێوان یەکێتی و پارتی لە ڕابردوو ئێمە دەزانین، یعنی ئەو دوو حزبە یعنی شەڕی ناوە خۆیان لە نێوان بووە، شەڕی ساردا لە نێوان بووە، شەڕی ڕاگەیاندیان لە نێوان بووە، هەر یەکە و سیاسەتی خۆی دەیەوێت جێبەجێ بکاتن. زیاتر مەسەلەکە مەسەلەی مزایداتی سیاسیەوە لای خۆشەوە چاودێرێکی سیاسی پێی وایە بەم هەنگاوانە دەسەڵاتی هەرێم و بەرپرسانی زۆر کەم دەبێتەوە. ئەمەش بەر ئەنجامی ململانەی تەسکی حیزبی و حیساب نەکردنە بۆ یەکدی. ئەو باسیش لەوە دەکات لە ئێستادا چەندین مادە و بڕگەی دەستوری هەن لە بەرژەوەندی هاوڵاتیانی کوردستاندایە، بەڵام لە بەغداد تۆزیان لەسەر نیشتووە. قەوارەی هەرێم قەوارێکی دەستوریە، ئللا لە دەستورەکە بگۆڕێ قەوارەی هەرێم نامێنێ، بەڵام بچووکردنەوەی هەوا دەسەڵاتەکانی هەرێمی کوردستان من پێم وایە خۆمان هۆکارین وەکو کورد وەکو هەرێمی کوردستان، خەڵکی دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان هۆکاری سەرچین بۆ بچووکردنەوەی دەسەڵاتەکانیان و بۆ ئەوەی نەتوانین وەکو هەرێمێکی وەکو پێشوو دەسەڵاتەکان پیادی بکەن. هەتا ئێستا زۆرێک لە مافەکانی خەڵکی هەرێمی کوردستان لە ناو دەستوردا تۆزی لەسەر نیشتووە و جێبەجێ ناکەن. تصويت تمت الموافقة. أطلب من المجلس درنگانێکی شەوی 10 مانگ و بەرەبەیانی 11 مانگ ئەنجومەنی نوێنەرانی عێراق چەندین مادەی دیکەی پرۆژە یاسای بودجەی 3 ساڵی داهاتوو لا نێویشیاندا مادەی 14 کە مشتومڕ و ناکۆچیەکی گەورەی دروستکرد بوو بە دەنگی زۆرینا تێپەڕێنرا. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.